باشە کاگڕێبوار باسمان لەوە کرد کە ماوەیەکی باش لە هەندەران ژیاوی ڕاستە؟ بەڵێ 13 ساڵ تەمەنێکە ئیدی دەمەوێت بپرسم هەندەران چ شتێکی پێبەخشی و چ شتێکی لێت سەندەوە؟ بەڵێ هەندەران کوردستانی پێبەخشیمەوە چونکە لەوێ تۆ ئەکەویتە بەردەم ئاوێنەیەک کە خۆتی تیابینیەوە ئاوێنەیە کە پێ دەڵێ بێ خۆت وەکو خۆت تعریف بکەیت ئەبێت دەمامکەکان ماسکەکان لابەری شانازی بکە بۆی کە لێوەی هاتووی و باس لە ئەو کولتورە بکەیت لەو کولتورە قوڵ بیتەوە لە ئەدەبیاتت لە زمانت کە تۆیان دروست کردەوە هێنایەتی ئێرە چونکە خەڵک بە تۆڵە تۆ چیت لەکوێوە هاتووی بۆیە ئەتوانم بڵێم لەوێ من جارێککە کوردبوونی خۆم دۆزیەوە و بە دەلیلی ئەوەش کە هەر لەوێ پێش خوێندنی زانکۆیی من دەستم کرد بە لێکۆڵینەوە لە بۆ نمونەش هەندێک لە قەسیدەکانی نالی چونکە پێم وایە لای نالی ڕۆحی کوردبوون لە ئاستێکی زۆر باڵادایە بۆیە ینی خۆمی پێبەخشیمەوە جاریشتر بەڵام خۆمێک کە متمانم بەخۆیە بە چاوی سوک سەیری خۆم ناکەم ئەوی تر لە خۆم بە گەورەتر نازانم چونکە زمانێکەیە کە زمانێکی دێرینە ئەویش زمانی منە من زمانێک فێربووم هەمووی 5 ملیۆن کەس قسەی پێکا لەو دنیاە باشە 5-6 ملیۆن قسەی پێکەن زمانی من زۆر زیاتر لەوە خەڵک قسەی پێکەن بۆچی من زمانی خۆم بەکەمتر بگرم لە زمانە ئەوروپاییەکان بۆچی پێم وابێ کە شوناسی من بچووکترە لە شوناسی ئەوان بۆیە ئەوروپا بە سوپاسەوە دانیمارک چونکە خۆی وڵاتێکی بچووکە لە هەوڵێکی زۆر ئەوەدایە بتوێنێتەوە لە ناو کولتوری خۆیدا بەڵام لە هەمان کاتیشدا وشیارت دەکاتەوە کە باشە ئەوان ئەوەندە کولتوری خۆیان بەلاوە گرنگە ئەی بۆ من کولتوری خۆم بەلاوە بچووک بێت بۆیە بەو دیوەدا خۆتت پیشانەداتەوە کە تۆش پێویستە قوڵ بیتەوە لە خۆتدا و وێرانی مێژوو لە خۆتدا جارێککە بینا بکەیتەوە جاریشتر هەستیتەوە